بە سەرپەرشتی یەکەی سەرپەرشتیاری پەروەردەیی و بە ئامادەبوونی میوانێکی زۆر، باخچەی ساوایانی سلێمانی فستیڤاڵی ساڵانەی موزیک و شانۆی خۆی ئەنجامدا. سەرەتای فستیڤاڵەکە بە ساتێک وەستان بۆ ژیانی پاکی شەهیدان دەستی پێکرد و پاشان چەنگۆرانی و سرودێک و شانۆگەریەک بە ناوی سەمای پەپولەکان کە لەلایەن مامۆستایانی هونەری باخچەکە ئامادە کرابوو، منداڵانی باخچەکە پێشکەشیان کرد. باخچەی ساوانی سلێمانی خۆتان نەزانن کە یەکەم باخچەی لە شاری سلێمانیە لە ساڵی 53 دامەزراوە. ئەمڕۆ 12/4/2015 ساڵانە فستیڤاڵی باخچەکەمان هەیە کە ئەمڕۆ 12 مانگە ساڵانەی فستیڤاڵی ساڵانەی باخچەکەمانە پێک هاتووە لە کۆمەڵێ پەپولەیە کۆمەڵە ساوانی باخچەکەمان کە کۆمەڵێ شانۆ گۆرانی و سرودی کوردستانی بۆ میوانە ئازیزەکان پێشکەشەکەن. بەنسبەت باخچەکەمانەوە ئەم ساڵ لەخوا بەزیابێ هیچ کەم و کوڕێکمان نەبووە، لەبەر ئەوەی وستومانە ئێمە هەمومان دابین کردو بۆ مناڵان و بۆ باخچەکە. لێرەشەوە سپاسی بەڕاستی وەزارەتی پەروەردە و سپاسی پەروەردەی گشتی و پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژئاوا کە زۆر هاوکارمانن بۆ هەموو پێداویستەکانی ناو باخچەکەمان. ئێمە ئەمڕۆ وەکو باخچەی ساوانی سلێمانی بەشداریمان کرد لە فستیڤاڵی ساڵانی خۆمان بە هاوکاری مامۆستاکان و مامۆستای هونەریەکان لەگەڵ مناڵان. زۆر سپاسی هاوکاری دایک و باوکی مناڵانەکەم و لەگەڵ باخچەکەمان بەگشتی کە هاوکاریان کردین و هیوادارین بەدڵتان بێ. ئەوەی جێگەی سەرنج بوو لە باخچەی ساوایانی سلێمانی هۆڵی کۆمپیوتەر بۆ منداڵانی باخچەکە کرابەوە کە منداڵان ڕۆژانە بە پێی بەرنامەیەکی دیاریکرا و وانەی کۆمپیوتەریان لەلایەن مامۆستای پسپۆرەوە پێدەوترایەوە کە ئەمەش تەنها لە باخچە نمونەیەکان بەدی دەکرێت. ئێمە وەکو باخچەی ساوانی سلێمانی من مامۆستای کۆمپیوتەرم لێرە دەرسی کۆمپیوتەر هەڵێنەوە لە بەرەوەی ئێستا تقریبا مناڵەکان هەمووی فێربوون چۆن ممارەسەی کۆمپیوتەر بکەن، چۆن مەسەن لاپتۆپمان هەیە ئایپادمان هەیە ئەم یاریانە بکەن، بەڵام زۆرتر فێری لەمسن مەسەن مەهارە و سکیڵی دەستیان نییە، ناتوانن مەسەلەن بەدەست دراک بکەن، درۆ بکەن، ڕسم بکەن، ئەو شتانی کە تۆ دوایی بەکارهێنی بە شێوەیەکی ئەکادیمی بە شێوەیەکی علمی فێری نەبوون، هەر فێر بوون بەس بە لەمس شتەکان. بەڵام لێرە بە بۆنەی ئەم بەرنامەی پێینت و کۆمەڵە یاری هەیە ئەوە مەهارەی دەستیان زۆر بە قوتەکە لە ڕووی ڕاکێشانەوە، لە ڕووی درۆپەوە، لە ڕووی مەسەلەن کیبۆرد و چۆن کیەکان بەکارهێنن زۆر باشن. ینی بەڕێگەیەکی زانستیانە ئاشنا بن بە کۆمپیوتەر و پارچەکانی لە چی پێک هاتووە و مەسەلەن ئەوڵ جارکەیە دوازانێ هەموو کۆمپیوتەرەکە بەس لە شاشەکەی دروست بۆ دوای زانێ مەسەلەن ئەمە بۆ چی بەکارێ، ئەمە مۆنیتەرە، ئەمە کەیسە، ئەمە هەموو پارچەکان ئەزانێ ئیسفادەی چ و بەناوەکانیشی ئیزانێت.